بەشێکی زۆر لە هاوڵاتیانی ئەمریکا لە کاتی کریسمسدا ماڵەکانیان دەڕازێننەوە و دیکۆری دەکەن. بەڵام بۆ ئەم خانوگۆرانەی سەرکەناری هانتینگتۆن بیچی کالیفۆرنیا ڕازاندنەوەی ماڵ و بەلەم بە چراخانکردن دوومانای تایبەتی هەیە. جگە لە بەشداری خاوەن ماڵەکان لە کێبەرکەی ڕازاندنەوەی کریسمسدا ئەوان بەم کارە پشتگیری لە قوتابخانەی موزیکی شار دەکەن. واتە میوانان لە شوێنەکانی دیکەوە بۆ دیتنی ئەم خانەوە بە کەشتی دێن و پارەی بلیتی گەشتەکەیان دەدرێت بە قوتابخانەی موزیکی شار. هەمووی بەڕێوەبەرەکان خۆبەخشن، تەنانەت شارەداری شاری هانتینگتۆنیش یارمەتی خۆبەخشانەی ئەم سەفەرە دەریاییە دەدات. ئەم شەو هەموو کەس شادە، میوانان خۆشحاڵن، بە دڵنیاییەوە زۆر کەس ماڵیان ڕازاندوێتەوە. ئەمە ڕووداوێکی خۆشە لە شارەکەماندا. ماڵی ئەم پیاوە براوەی جوانترین ڕازاندنەوە بووە. کەناری ئێمە تایبەتە، خانووەکان بە جوانی دەبینرێن، هەروەها پارەی سەفەرەکان بە تەواوی دەڕوات بۆ قوتابخانەی میوزیک. ئێمە 15 ساڵە پشتگیری لە منداڵانی ئۆرنج کاونتی دەکەین مۆسیقا فێر بن. هەموو ساڵێک نزیکەی 30,000 قوتابی دەتوانێت بڕۆن بۆ کۆنسەرت. زۆر گرنگە میوزیک ببێ بە بەشێک لە ژیانی منداڵ. ئەگەرچی ئێستا ئەم چراخان و ڕازاندنەوە بەشێکن لە نەریتی ساڵانەی کریسمس و بگرە کارێکی خێرخوازی، بەڵام ئەمڕۆکە بەبێ لە بەرچاوگرتنی باریایینی ئەم بۆنە خەڵکێکی زۆر لە ئاینەکان و نەتەوەکانی دیکەش چێژی لێ وەردەگرن. ئاوا هۆما، هانتینگتۆن بیچ، کالیفۆرنیا، دەنگی ئەمریکا.